سڵاوی خواتان لێبێت بۆی پزیشک دانەبڕێ لە زانستی نوێی پزیشکی یەکێک لە ڕێگاکان بەشداریکردن لە کۆنفرانسە جیهانەکان لەو سۆنگەیەوە ئێمە ئەمڕۆ لێرەین لە شاری سانتیاگۆی ویلایەتی کالیفۆرنیای وڵاتی ئەمریکا بەشدارین لە کۆنفرانسی بەناوبانگی جیهانی DDW بە هەزاران پزیشک لە ناوەوەی ئەمریکا و لە دەرەوەی ئەمریکا بەشدارن لەم کۆنفرانسەیە. لەم کۆنفرانسایە تازەترین داهێنانەکان لە بواری نەخۆشیەکانی هەر سوودجگەر و تازەترین لە کۆڵینەوەکان لەو بوارەیە لێکۆڵینەوەیان تیاکرێت و ئەو ئالنگاریانەی کە ڕوبەڕووی پزیشکە بنەوە لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی هەر سوودجگەر لێکۆڵینەوەیان تیاکرێت. شایانی باسە لەم کۆنفرانسەیە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی تەکنۆلۆژیای پزیشکی بەشدارن بەکردنەوەی پێشانگایەک تازەترین داهێنانەکانی خۆیان پیشانی پزیشکان و پسپۆڕان ئێن. ئێمە لێرەین بەشدارین وەکو پزیشکی تاوەری تەندروستی سمارت بەو هیوایی بتوانین سوودێک بگەینین بە شارەخوازانی خۆمان. سمارت وەرچەرخانە.